بەڕێوەبەرایەتی گشتی گواستن و گەیاندنی هەرێم پرۆژەی لێدانی لۆگۆ و ئارم و کۆدی تایبەت بە تاکسی شارەکان خستە بواری جێبەجێکردنەوە. بەپێی پرۆژەکە کارمەندانی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە و ئەو کەسانەی پێشینەی تاوانیان هەیە ناتوانن کاری شوفێری تاکسی بکەن. بەڕێوەبەری گشتی گواستن و گەیاندنی هەرێمیش ڕای دەگەنێت پرۆژەکە گشتیە بۆ سەرتاسەری هەرێمی کوردستانە. هەر خاوەن تاکسیەک پێوە پابەند نەبێت ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر. پرۆژەیەکی گشتگیرە سەرانسەری هەرێم. ئەوڕۆ ئەمە لە قۆناغی کۆتایین هەر لە ڕێی جەنابتانەوە لە ڕێ ئەو ڕاگەیاندانەوە و کەناڵانە بەڕێزانەوە ئاگاداری سەرجەم شوفێران دەکەینەوە کە بۆ لەمە دووە کە بۆیان هەیە لە بەیانیەوە سەردانی بڕێبارەتەکانی گواستنەوەی پارێزگاکە بکەن لە هەولێر و سلێمانی دۆک بۆ ئەوەی دەست بکەن بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بۆ ئەوەی کە بتوانین بەبێ کۆسپوتەگەرە ئەو پرۆژەیە بە ئاسانی بچێت بوارە جێبەجێکردن. بەڵام لەگەڵ ئەوەی کە ئێمە لەگەڵەوە بین کە ئەوانیش 10,000 نەخێر ئەمە لەگەڵەوە نینە و هیچ پەیوەندیەکی بەمە نیە چونکە ئەندامێتی لە سەندیکاکان بە شێوەیەکی گشتی اختیاریە ئیجباری نییە. بۆ هەر کەسێک خۆی ئارەزومەندانەیە ئایا دەبێتە ئەندام یان نەبێت ئەندام. لە سبەی دووشەمەوە شوفێران دەتوانن سەردانی بەڕێوەبەراتی گشتی گواستن و گەیاندنی پارێزگاکان بکەن بۆ وەرگرتنی فۆرمی تایبەت بە پرۆژەکە. دواتر فۆرمەکە دەچێتە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆ لە فلتەری بایۆمەتری وردبینی بۆ ناوەکان دەکرێت. ئەگەر دەرچ و کێشەی نییە دەچێتە ئاسایشی ناوچەکە و پۆلیسی بەڵگەی تاوان. ئەگەر پێشنەی تاوانی نەبوو ئەوە لۆگۆی تایبەتی پێدەدرێت. ماوەی 6 مانجیش لە بەردەم شوفێرانە بۆ ئەوەی مامەڵەکانیان بکەن ئەگەر نا ئیزراعەتی یاساییان بەرامبەر دەکرێت. بەنسبەت لۆگۆ و شریت و ئاڕم لە تەکسیەکانی شاری هەولێر دەدرێت ڕەنجی سوورە. ئەو کۆدێک کە باس دەکەن ئەو کۆدەکە لە ڕقەمیەک هەتا ڕقم 35,000 تەکسی دەڕواتن. ئەو کۆدا لەسەر دەرگای هەردوو پێشەوەی سەکن و سایق دەدرێتن و هەروەها لەناو تەکسیەکەش 3 کارتی زانیاری شوفێر کۆدەکەی لەسرە ژمارە ئۆتۆمبیلەکەشی لەسرە و هەروەها ناوی شوفێرەکەشی لەسرە و 4 ژمارە تەلەفۆنی لەسرە بۆ سکاڵاکردنی هەر هاوڵاتیەک. ئەویش یەکەچیان تەلەفۆنی بەڕێوەبەراتەکانی گواستنەوەی پارێزگاکانە بۆ نمونە پارێزگای گواستنەوەی هەولێر و هەروەها ئاسایشی هەولێر و هەروەها پۆلیسی هەولێر و هەروەها ژمارە ششمادانەوە بەنسبەت توندوتیژی ئافرەتان ئەگەر پەیوەندی بەولانە هەبێت لەناو تەکسەکە هەیە دویان لە پشت بالیفەکانی پشتەوەیە و یەکشیان لە پێشەوە لە جامەکەی پێشەوە دەدرێت بۆ سەرنشینەکان بۆ ئەوەی هەر سکاڵایەکە بیتن لەو شوفێرە تەکسیی خوانەخواستە دەتوانن پەیوەندی بەولانە پەیوەنددارانە بکەن. بەپێی بڕیارەکەی گواستن و گەیاندنی هەرێمی کوردستان تاکسی ناوشاری هەولێر لەزگەی ڕەنجی سوور دەبێت. تاکسی ناوشاری سلێمانی لەزگەی ڕەنجی شین دەبێت. تاکسی ناوشاری دۆهۆک لەزگەی ڕەنجی ڕەش دەبێت. تاکسی دەرۆی سنتەری شارەکان لەزگەی ڕەنجی قاوەیی دەبێت. بۆ ڕایکردنی مامەڵەکانیش لە شاری هەولێر هەر شوفێرێک 18,000 و سلێمانی 18,750 دینار و دۆهۆک 12,500 دیناری لێوەردەگیرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.